بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران مسلمانانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، لە شەوی پیرۆزداین 27 مانگی ڕەمەزان، شەوە ڕێز لێگیراوەکە، شەوە قەدر گرانەکە کە خوای پەروەردگار بە نەس فەرموویەتی لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر. ئەم شەوە لای خوا نەک وەکو هەزار مانگ، بەڵکو خێرترە، گەورەترە، چاکترە، پیرۆزترە، دیاریەکە لەلایەن خوای ئەرحەم الراحیمینەوە بۆ دووە ئومەت کە ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڕاستی حەز دەکەم لەم شەوە پیرۆزەدا باسی دوعاکردن بکەم. دوعاکردن زۆرترین پرسیاری خەڵکە لە ئێمەی مامۆستایانی ئاینی. بەڕاستی دوعاکردن زۆر جار ئێمە خۆشەویستانم بە هەوڵ لە دوعا حاڵی بووین و ئەزانین لە کاتی دوعاکردنە دوعا کەی بکەی؟ ئەو کاتەی کە نەخۆش بووی، ئەو کاتەی کە هەژار بووی، ئەو کاتەی کە گرفتار بووی. جا گرفتاری هەیە، گرفتاری مادەیە، بەڕاستی دەستکورتە، هەژاری بێدەرەتانی ژیانی پێ هەڵچنیوە، هەیە گرفتاری کرێسچێتی و بێخانوویە. لەم کاتە نەخۆشی و ناخۆشی و گرفتاری و هەژاری و داماوی کە ئیشەکەی بۆ جێبەجێ ناکرێت داوا لە خوا دەکات، دوعا دەکات. بەڵام لە ڕاستەقینەدا دوعاکردن بۆ هەموو کاتێکی ئینسانە. بەتایبەت تۆ ئەگەر هەموو سەروەت و سامانی دنیا کە نابێتە هی کەسێک وا بدا بنێ بۆ کەسێکە، هەموو زەوی و زار و خان و بەرە و شوقە و بازار و مارکێتەکان هی کەسێکە، پلە و پۆستی حیزبی و حکومی و دەسەڵات هی کەسێکە، شەهادەی لە باڵاترینی شەهادەکانە و لە پشت سەریەوە هەڵواسراوە و توانیوێتی پرۆفیسۆر بێ، جوانترین لە شولاری هەبێ، خۆشترین دەنگی هەبێ، زمانێکی ڕەوانی هەبێ، حرمەتی کۆمەڵایەتی هەبێ. ئینسان ئەو کەسانە زۆر جار غافڵن لە خوای پەروەردگار. بەداخەوە زۆر جار ئێمە بەگشتی چەندین ساڵ جەستەمان ساغە دوعایەک ناکەین، هەتا نەخۆش نەبین، کە نەخۆش کەوتین ئەمجا زۆر دوعا دەکەین. چەند ساڵ کابرا دەبینی ملیۆنلەرە زۆر دەوڵەمەندە دەگمەن دوعا دەکا. ئەگە وەزانی بەس دەبێ هەژارەکان دوعا بکەن، بەس داماوەکان دوعا بکەن، بەس ئەو کەسانی کە کولانە خانوویەکیان لە وڵاتەدانیە کە گیرفان و ماڵیان بەتاڵە نابعەکسەوە. بەڵکو حتا خۆش گوزەرانتر بی، دەوڵەمەندتر بی، پێگەت بەهێزتر بێ، ئەمجا زیاتر پێویستیت بە دوعاکردنە لە لای خوای گەورە. بۆ یەکێ دەڵێت بۆ جاخۆ کابرای هەموو دنیای هەیە، هەموو شتێکی هەیە، ئیتر لە هیچی کەم نییە، بۆ داوا بکات لە خوا. باشە بەڕێزان، ئەم شتانە بە چێ دەبەخشرێن؟ چێ بەکاریان دێنێ؟ ئینسان بەکاریان دێنەوە نییە، ئەبێ مرۆڤێکە بێ خاوەنیان بێ. دەی ئەم مرۆڤ پێکاتۆ لە سێ بەش: مرۆڤ لەشە، هەستە، ناخە، عەقڵ و ئاوەزە. ئەگەر ئینسان جەستەن نەخۆش کەوت، تۆ جەستەن نەخۆش بوو، هەموو سەرۆتی دنیا چی دێنێت؟ چ سوودێکی هەیە؟ تۆ شەوێک نەتوانی بە ئیسراحەت بخەوی، ژەمێک نەتوانی لەسەر ڕازاوەترین سفرەی ڕازاوەدا بەدڵی خۆت پاروێ نان بخۆی. کە لەشتن نەخۆش بوو، ئایا هەموو شتەکان خۆشبەختت دەکا؟ نەخێر. خەڵکێک هەیە جەستەی عەیبی نییە، دەرونی وێرانە، یعنی لە ناخەوە خۆی خواردوێتەوە، لە ناخەوە وێرانە. تۆ باشە هەموو سەروەتی دنیات هەبێ کە ناخت وێران بوو، قەت زەردەخەنەیە نەهاتە سەر لێوت، قەت ڕۆژە دڵێکی خۆشت بەخۆتەوە نەبینی، تخواست هیچ سوودی هەیە ئازیزان؟ سێمیان عەقڵە. ئەگە هەموو سەروەتی دنیای کەسێک بێ بەخوا عەقڵی نەگەڵ نەبێ دەبێتە بەڵا. زۆر کەس هەیە کە نەیبێ باشترە، بۆیە ئەگە خوای گەورە عەقڵەکە لێوەرگرێتەوە بە هەموو دنیات هەبێ، سوودت پێ ناگەێنێ و زۆر جار ناشیرینی دەکەی. زۆر کەس هەیە کە نەیبێ لێ ناشیرین نییە، زۆری هەیە، بەڵام چونکە عەقڵی لەگەڵ نێ لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا، ئەوە لەو کاتەدا لێ ناشرینە. بۆیە ئەگەر خوای پەروەردگار یەکێ لەم سیانە لێ بستێنێتەوە، ئایا چ سوودێک بە تۆ دەگەیەنێ؟ ئەوەی کە هەموو دنیا هەدبێ. بۆیە بەڕێزان، با ئێمە فێر بین، حتا جەستەمان ساغە زۆرتر داوا لە خوای پەروەردگار بکەین، زۆر پاڕێنەوە. تا دەوڵەمەندتر بی، زیاتر پێویستیت بە دوعایە. تا خاوەنی کۆشک و تەلار و ماڵی خۆش و حاڵی خۆش بی، زیاتر پێویستیت بە دوعایە. ئەو دوعایانەش وعدی خوای پەروەردگارە: ئودعونی ئەستەجیب لەکۆم. خوا لە سوڕەتی غافر ئاەتی 60 فەرمووی: تۆ داوام لێ بکە بەندەکەم، من وڵامت دەدەمەوە.
تۆ داوام لێ بکە و وەڵام لەسەر من ئایا هیچ کەسێک هەیە بەڵێنی لە پەروەردگار ڕاستتر بێ ومن أصدق من الله قيلا ومن أصدق من الله حديثا لا والله يا رب نا والله پروردگار يقين من هي يقين هرچی تو لو قرآن دا فرموتا هرچی گمان من به لدوان نیمان برانبری تو فرمود ادعوني استجب لكم تو دستي زليلي وبنداتي ولا الله برسكوا استجب لكم دعالته ولام لمن خوا فرموي بوي پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي من فرمودي للصحيح الجامعة بجمال فرمودي حو هزار وحوصوصي ونهاتوا فمن لا يغني حذر من قدر خو پارێز بە بەڵام دڵنیاش بە خۆت تووشی وەسوەسە و قەلەقی مەکە ئەو قەدەرەی ئەڵڵا بڕیاری داوە لەسەرەوە بۆ نووسراوە بە هیچ دڵە ڕاوچەیەک و هەستیاریەکی لە ڕاددە بەدەر ناتوانانی خۆت پارێزی پاک و خاوێن بە دەستت بشۆ دەمامک بکە دەستکێش بکە کەم تەوقە بکە یەکتر ماچ مەکە لە شوێنی قەرەباڵغ ضرور نەبووی نە کۆڕۆنایەک هەیە حەقیقەتە نابێ بەڕاستی گوناحە ئینسان خۆی لە جێلی بدا یعنی لە سەدەی 21 هێستا گاڵتت بە ڤایرۆز بێ کاکەوەڵ لە سەرمان دەکەوێت ئێمەی موسڵمانان پێش خەڵکی دەبێت ڕاستیەکان بزانین پێش ئەوەی دکتۆرێک بیڵێ دەبێ منی تۆی موسڵمان و ئەهلی مزگەوت بیزانین کە ڤایرۆس هەیە بەکتریا هەیە هەر دینی ئێمە دینی شتە نەبیندراوەکانە تۆ فریشتە دەبینی ئەرێ ناوەڵا بە چاو فریشتەم نەدیەوە دەستیشم لێ نەداوە ئایا هەیە لە ناوماندایە بە بێگومان هەیە جن هەیە سوڕەتێکی قورئانە بینیوتە دەست لێ داوە تامت کردووە دەست لێ ناوەڵا گوێ لە دەنجی بۆ ناوەڵا هەشە دەی ڤایرۆس بەکتریا ئەو شتانی کە نابیندرێن بە چاو حەقیقەتن وەکو چۆن فریشتە حەقیقەت هەیە چۆن جن هەیە بەڵام هەوڵ بدە هەستیاری لە ڕاددە بە دەرمەبە یعنی وان لێ نەیە دەست لەم مایکەری دەبێ بەڕاستم شامپۆیەک لە دەستمان خاڵی بکەم دەستم وێران بووە ئەوە یەکێ نەیزانی فەقیرە تەوقەی لەگەڵا کردی وا بزانین تازە تۆشی کۆڕۆنا بووی تازە نەجاتت نابێت بچی جلەکانت فڕێدەی لە ماڵەوە هەبووە لەم زروفای وتی ماوەسا ڕۆژی 15 جار خۆم گۆڕیوە 15 جار 3 جار لە غەسالەیە تایتی تێکەوە جلەکانت هین کەوانە ئەبێ دیسانەوە پاک بێتەوە وەڵڵاهی ئەو قەدەرەی کە بۆت هاتبێ ئەم هەستیاریە نایجەڕێتەوە لە سنووری خۆی وریا بە مەچۆ دەرەوە پاک و خاوێن بە خۆپارێز بە بەڵام لە ڕاددە بەدەر حەساس و هەستیار مەبە چکە ماڵوێرانترت دەکا والدعاء ينفع مما نزل ومما لم ينزل والله پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمووی دڵنیا بە ئەو بەڵایی لە ئاسمانەوە دادەبەزێت بۆ سەر زەوی بۆ تۆ و ئەوەش کە دانەبەزیوە دوعا سوودی هەیە بۆی وإن البلاء لينزل بەڵایەک دادەبەزێ بەڵایەک بەرەو ڕووی تێوە دێ فيتلقاه الدعاء تۆ لەم مزگەوتەیە دوعایەکت کردووە ئەم شەو دەستی دوعات بەرز کردووەتەوە چەند دوعایەکت لە خزمەت پەروەردگارا کردووە ئامینت بۆ دوعایەکی گشتی کردووە بەیانی دەڕۆیتە سەر شەقام بەڵایەک بەرەو ڕووت دێ والله ئەم دوعای ئەم شەو فریاد دەکەوێت ئەو دوعای لە دوای نوێژەکە ئەو دوعای لە شەو نوێژەکەیە کردوتە پێغەمبەری خوا فەرمووی بەرەو ڕووی دەڕوا چۆن لە زانستی ساروخ و ئەوانەی کەوا ئەرزێک زەمین بە زەمینێک هەڵدەدرێ ئێستا دژە ساروخەکە پەیدا بووە ئەڵێن لە ئاسمان دەیتەقێنێتەوە وانە ئەها بنکەی ساروخی ڕووسی ئەوانە وڵاتان دەیکڕن ئەڵێ ئەو ساروخەگەر لە وڵاتەکەشم بژیرە من نایڵم بەرمکەوێ یەکسەر لێرە هەستی پێ دەکات بە هەستی گەرمەکەی بەرەو ڕووی دەڕوا دەیتەقێنێتەوە یان چەندین فڕۆکە هەیە کاتێک کە ساروخێکی بۆ دەنێردرێ مادەیەکی پێوەیە لە دووری کیلۆمەترێکی ماوە گەرمەکەی هەستی پێ دەکات و ساروخەکە بەتاڵ دەکاتەوە دەیتەقێنێتەوە تشبیه نەبێ بەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو بەڵایە بەرەو ڕووی دێ ئەم دوعاش بەرەو ڕووی دەڕوا دوعاکە بەرەو ڕووی دەبێتەوە فیعتەلیجانی إلى يوم القيامة تا قیامەت ئەمانە بەرەو ڕووی یەک نایەڵە بەردکەوێ بۆیە زۆر دوعا بکەن زۆر دوعا بکەین و پاڕێنەوە بەڵام لێرەدا پرسیارە ئەساسیەکە دەست پێ دەکات ئەویش ئەوەی ئێستا لەڕەن بێجەنابەت بیسەران و بینەران لەم بۆ ئەم وتارە کە گوێبیستمن ئەڵێن مامۆستا ئەی من چەند ساڵە جاری وا دوعا دەکەم بۆ شتێک واللهی ئەوەندە پاڕامەوە ئەوەندەم داوا لە خوا کرد کەچی وەڵامەکەی نابیستم ئەی خوا نەیفەرموو وەڵامت دەدەمەوە ئەی کوا ئەی بۆ من وەڵامەکە نابینم بەڕێزان بە نمونەیەکی واقعی عەرزی جەنابتان کەم کلیلتان هەموو بینیوە کلیل وایە نا کلیل کە دەیخەیتە دەرگایەکەوە ئەیخەیتە سندوقێکەوە شوێنێکەوە کە بای دەدەی ئەم کلیلە چی هەیە دانی هەیە وایە نییە ئەگە یەکێ لە دانەکانی بشکێ لێکەیتەوە دەرگاکە دەکاتەوە شیلۆنەکە دەکاتەوە نەخێر
دوعاش ئەو کلیلەیە کە دەرگا داخراوەکان دەکاتەوە، بەڵام ئەبێت دانەکانی تەواو بن نەشکابن. بۆیە زانایان فەرموویانە دوعا سێ بنەمای هەیە. ئەو کلیلی دوعایە ئەبێ ئەم سێ خاڵەی تێدا بێ: یەکەم تەرکیز، دووەم سووربوون، سێم خاچی بوون. زیاتر بابەتەکەشی دەکەمەوە. تەرکیز یعنی چی؟ تەرکیز یعنی تۆ لە کاتی دوعاکردنە ئاگەر لێبێ داوای چی لە خوای پەروەردگار دەکەی. بۆیە زانایان ئەهلی تەسەوف و عیرفان فەرموویانە لە دوعادا ڕیزکردنی وشەکان گرنگ نین هێندەی بە ئاگابوونی هەستەکان. بەڕاستی وشەیەکی جوانە، بەڕاستی ڕستەیەکی جوانە. لە دوعادا ڕیزکردنی وشەکان سەجعیان هەبێ وەکو شیعر وابن و چەند بە زمان ڕەوانی دوعا بکەی، ئەوەندە گرنگ نییە ڕیزکردنی وشەکان بەقەدەر ئاگابوونی هەستەکان. زۆر کەسەیە نە دوعای عەرەبی دەزانێ نەدەزانێت ڕێک و پێک دوعا بکە، بەڵام ناخەکەی دەکوڵێ کاتێ دوعا دەکات لە لای خوای گەورە. زۆر جاریش ئێمە جاریوە زۆر دوعا دەکەین هەمووی لەسەر یەک ڕێتم و لەسەر یەک ئاواز و لەسەر یەک شوێن و بەڵام کابرا خەیاڵی وا لە شوێنی چکەیە. بۆیە تەرکیزی نییە. تەرکیز لە کاتێکە کە تۆ دوعا دەکەی ئەبێ وەکو ئەو کەسەوابی وەکو عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی کەسێک کە لە ناو دەریادا کەشتەکەی وەردەگەڕێ، ئەوانەی کەوا لە دەریای ئیجە ئەوانەدا کە دەڵێن کەشتێکە وەرگەڕاوە ئیتر خەریب و یەختەکە نقم بێ، بزانە ئەو کاتە کە دەڵێ یا ئەڵڵا فریام کەوی هەرچی هەست و نەستێتی بەس لای خوایە، هیچ شتێکیکەی لە دنیادا لەبیر نییە. بۆیە خوا فەرمووی ئەمە یوجیب المضطر إذا دعاه. هەکە مضطر بووی دەبێت وەکو مضطرێک کە لەو کاتەدا لە شەوێکی تاریکا کەوتۆتە دەریاوە و هیچ هێزێکی فریاکەوتن نییە کە هاوار دەکا یا ئەڵڵا ئەوەی بە حەیاتشی نوێژی نەکردووە کە دەکەوێتە ئەو دەریا ڕەشانەوە لەو سامناکێدا بە هەموو کیانیەوە هاوار دەکا یا ئەڵڵا فریام کەوە. ئەبێ ئاوا دوعا بکەی، هەستەکانت بە ئاگابن، نەک تۆ دوعا دەکەی خەیاڵت لای کەسێکیکە بێ، نەک دوعا دەکەی خەیاڵت لە بازاڕ بێ، هەر زمانت ڕاهات پێ دوعا بکەی بەڵام ناخن ئاگای لێ نەبێ. بۆیە لە کاتی دوعادا هەستەکان زۆر گرنگترن لە ڕیزکردنی وشەکان. هەستەکانی خۆت ئەڵێ زانایەک کابرایەک چوو بۆ لای فڵان کەسی بە مامۆستایەکی بەڕێز و خواناز دەزانی، وتی مامۆستا کەسێکت پێشک دێ دوعای قبول ببێ لە لای خوا، وەڵڵاهی من نازانم بۆ خۆم دوعا بکەم، بەڵکو بچم فڵان کەس دوعام بۆ بکە. کابراژ وتی وەڵڵاهی کاکە بەندەناز بەس ئەڵڵایە، ئێمە زاهیری شکڵی خەڵک دەبینین، گومانی باشمان بە خەڵک هەیە، بەڵام ئەوەی لە ئەیەرەدایە ئەم ناخە و ئەم دڵە هەر خوا پێی زانایە. بەخوا من کەسی وا شک نابم بڵێم 100% فڵان کەس دوعای قبوڵە، بەڵام کەسێک دەناسم کە دوعای هەموو کەس قبوڵ دەکا، وتی ئەوە چێیە؟ فەرمووی ئەوە خوایە، ئەوە خوایە. من هیچ گومانم نییە کە خوایەک هەیە دوعای هەمووان وەکو یەک وەردەگرێ. سەیری ئەوەی ناکات تۆ بە عەرەبی دوعا دەکەی وشە جوان ڕێک دەخەی بە شیعر دەپاڕێیتەوە، بەخوا دوعای هەمووان وەردەگرێ. بەڵام کەسێکی دیاریکراو ناناسم دوعای قبوڵ بێ، بەڵام ئەو کەسە دەناسم دوعای هەمووان قبوڵ دەکا. بەڕاستی نەسیحەتێکی گەورەیە. دووەم سووربوون، وەڕز مەبە لە دوعاکردن، سوور بە لەسەر دوعاکردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هذا دەفەرمێ هەموو کاتەکانی دیاری کردووە، دەفەرمێت دوای هیچ نوێژێک هەڵمەستە لە شوێن نوێژەکەت ئیلا چەند دوعایەک بکە، ئیلا لە دوای نوێژەوە دوعا قبوڵە. فەرمووی ڕەمەزان بوو کاتی بەربانگ پەرداخەوەکەت بەدەستەوە دەنکە خورماکەت بەدەستەوە مەی خەدەمتەوە چەند دوعایەک ئیلا لە کاتی بەربانگا بکە، بەینی تۆ و پەروەردگار پەردە نامێنێ. کاتی بۆ دیاری کردی. فەرمووی نیوە شەو خەبەرت بۆوانە سەیەکی شەوە هەستە دوڕکان شەو نوێژ بکە و دوعا بکە. لە سەفەری لە ماڵی خۆت هاتێ دەرەچووی بۆ سەفەر لە سەفەرە زۆر دوعا بکە. بارانی ڕەحمەتی خوا دەباری، لە کاتی بارانباری نادوعا بکە. لە کاتی بەربانگە، لە کاتی بارانە، لە کاتی سەفەرە، لە کاتی سوزدەیە. کاتێ لە سوزدەی شەر نییە بە عەرەبی، هەر لە دڵی خۆتە لە بینی خۆت و خوادا زۆر پاڕێەوە. جارێ مامۆستا سوزدەکەی زۆر درێژە، تۆ بە فرسەتی بزانە بێزار مەبە. لەم کاتەیە چەند دوعایەک ئامادە کە لە بینی خۆت و خوادا عەرزی پەروەردگاری بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێکی دیاری نەکرد، فەرمێ بەس لەسەر بەرماڵ دوعا بکە، بەس لە ماڵە دوعا بکە، بەس لە شەوی قەدرا دوعا بکە، بەس لە ڕەمەزانە دوعا بکە. هەموو کاتەکانی تۆ لە حەجا دوعا بکە، لە عومرەدا دوعا بکە، لە تەیارەیە دوعا بکە، لە کەشتیا دوعا بکە، لە سیارەیە دوعا بکە. هەمووی کاتی دوعایە. واتە سووربوون وەڕز مەبە لە دوعاکردن.
لحديث هاتو دا فرمي بندل خير دا تا ما لم يستعجلوا تا وكو عجل دكن وتياني پیغمبري خواشان عجل دكن دا فرمي الله خوای جان زور دعام كر بلا مولا من ندامه او درجه خيري لداخله قد وامله هر سور بلا دعاء كردن سيم خاكيبون واتلكاتي دعاء كردنا خود زور وامزانه هي دعاء دكاد والله دامن نياش خوانم زكاه دبخشم صدقه دكم روجو دغرم وكو منتك بس خوا دابكا بۆیە ئەم قورئانەکە لەم شەوی قەدرەدا دابەزیوە قورئان من دەڵام ئەگەر چەند ئاەتێکی لێ بخوێنیەوە بەڵام لێ حاڵی بیر ڕزگارت دەکا بەڵام هەشت ختمی قورئان دەکات لەم بەرگەوە بۆ بەرگ باوەڕکە نازانێ باسی چی دەکا ئینشەڵڵا ئەجری هەر بۆ نووسراوە یان شەوێکدا دەنیشی ئەو شەوە بەرەکەتێکی تایبەتیت بەسەرا دەڕژێ ژیانت دەگۆڕێ خوای پەروەردگار کە باسی دوعامان بۆ دەکا بەڕێزان بچنە خزمەت قورئان سوورەتی ئەلئەنبیا وەرگرن سوورەتی ئەلئەنبیا لە ئاەتی 83 بۆ 91 دواتر لە قورئانەکەیان سەیری کەن لەو بەینەیە لە ئاەتی 83 بۆ 91 سوورەتی ئەلئەنبیا سوورەتی پێغەمبەران خوا باسی تێگڕای گرفتەکانی خەڵکمان بۆ دەکات بەخوا لە ئادەمەوە تا دەچێتە دوایین بە شەریکە قیامەت دێ گرفتەکان هەر ئەمانن یان کەسێک هەیە بەدەست نەخۆشیەوە گرفتارە یان کەسێک هەیە هەرچی سەروەت و سامانێتی لە دەستی چووە یان کەسێک هەیە ژن و مناڵ و نەوەکانی بە یەک قەڕەت عیبادە بوون و کەسی بۆ نەماوەتەوە وایە نە هەر گرفتەکان ئەمانن یان کەسانێکمان هەیە بەڕێزان لە تاریکیدا دەژیا دڵێکی بەخەم گوشاد نابێ بە هیچ هەیە لەودی و شیشی زیندانەکانەوە گرفتار بۆ و ڕووناکیەکان نابینێ تێکەڵاوی خەڵکی لێ قەدەغە کراوە یان کەسانێکمان هەیە ژیانی هەر هەمووی ڕۆیشت لە چاودێری لەدایکبوونی منداڵێکدا و لە باوەشگرتن و ئامێزگرتنی کۆرپەیەکی ناسکدا خوای پەروەردگار لە سوورەتی ئەنبیادا ڕێک ئەمانەمان هەمووی بە دوو یەکا بۆ باز دەکات سوبحان الله قورئان چەند وردە یەکەم جار باسی کەسێکمان بۆ دەکات کە ئەیوب پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ باسی ئەیوب بکەن یادی ئەیوب پێغەمبەر بکەنەوە سەلامی خوای لەسەر بێ ئەیوبێک جەستەیەکی زۆر ساغ و سەلامەتی هەبوو حتا بڵی ئینسانێکی جوان پێستێکی جوان باڵایەکی جوان ماڵ و منداڵ کوڕ و کچی زۆر بەڕەحمەت گوێڕایەڵ زەوی و زرعاتێکی زۆر مەڕ و ماڵاتێکی زۆر هەرچی سەرۆت و سامان بوو هەیبوو خوای گەورە تاقی کردەوە خوای پەروەردگار تاقی کردەوە منداڵەکانی یەک بە دوو یەکا مردن هیچی بۆ نەمایەوە نە کوڕێک نە کچێک هەموو منداڵەکانی لەدەستدا ئافەت لە کشت و کاڵەکەیدا هیچی نەمایەوە لە ماوەی هەفتەیەک کەمترە هەرچی مەڕ و ماڵاتی بوو نەخۆشی تێکەوت و قڕم و هیچی نەمایەوە سبحان الله بەڵا لەسەر بەڵا تاقیکردنەوە لەسەر تاقیکردنەوە بەڵام هێشتا خۆی ساغە بەڵاکە گەیشتە خۆشی ڤایرۆسێک میکرۆبێک هاتە جەستەیەوە حەزەتی ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ جەستەشی تەواو پووکایەوە لە جێگادا لە قاچ کەوت هیچ کەسێک هات چۆی نەدەکرد تەنها خێزانەکەی خۆی مایەوە تەنها خێزانە بە ڕێزەکەی مایەوە ئالەم کاتەدا ساڵانێک لەسەر ئەو پەڕی دەوڵەمەندیەوە هەژار بوو لە دوای ئەو هەموو کوڕکچەوە یەک کەسی بەدەورەوە نەما بێ ئەولاد جەرگ سوتاو لە دوای ئەم باڵا بەرزیە ئەم شۆخ و شەنگیە ئەم پێستە جوانە ئێستا زەلیل و بێقاج لە ناو جێگادا کەوتووە بەڵام قەت لە ڕێگای ڕەحمەتی خوا ناومێد نەبوو پێغەمبەری ئەیوب خوای پەروەردگار ئەو مەشهەدەمان بۆ تۆ مار دەکا کاتێک کە دوعای کرد فەرمووی ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین کە قورئان دەخوێنێ و ئینسان مچڵکە بەلەشتا دێ ئەم وشە ناسکانە ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین یا ربی خوای پەروەردگار من لە ئەو پەڕی تەنگانەدام خوای جان زۆر نەخۆشم خوای زۆرم ناخۆشی بەسەر هات وأنت أرحم الراحمین دڵنیام یەقینم هەیە تۆ بەسۆزترینی هەموو بەسۆزانی تۆ لە هەموو کەسێک کە بەڕەحم بێ بەڕەحمتری خوایە خوایە جا من کەسی ترشک نابم ئەها بە خاچی بوون لە خوا پاڕایەوە نەیفەرموو خوایە جا من چم بۆ دینەکەی تۆ نەکە من پێغەمبەری تۆ بووم ئەو هەموو ساڵە بانگەوازی خەڵکم کرد بۆ دینی خوا ئەم ئاەتەش پێمان دەڵێ بەڕێزان کوڕە وریابن خەڵکی موسڵمان ئەگەر کەسێکتان بینی لە ئەو پەڕی ساغیدا تووشی نەخۆشیێکی کوشندە بوو منداڵەکانی لەدەستدا خێزانی لەدەستدا سەروەت و سامانی لەدەستدا دەوڵەمەند بوو لە کتوپڕێکە هیچی نەماوی فلاسی کرد
توخوا پێی نەڵێن ئەوە خوا ئەزانێ خوا شەقی چی تێ هەڵداوە ئەها زۆر کەس ماوا بیستووە کوڕە خوا ئەزانێت چ خراپەیەکی کردووە خوا تۆڵەی بەر و دوای لێ کردەوە باشە پێغەمبەر ئەیوب سەرپێچی فەرمانی خوای کردبوو ناوەڵڵا دنیا تاقیکردنەوەیە تاقیکردنەوەی پێغەمبەرانیش لە هەموو کەس قورسترە لە هەموو کەس چونکە ئیمانیان لە هەموو کەس بەهێزترە ئەو پێغەمبەرە ئەو هەموو ساڵە خزمەتی دینی خوای کردووە پەیامی خوای گەیاندووە بەڵام چۆن بە زەلیلی لە خوا دەپاڕێتەوە ئەنی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین پەروەردگارە زۆر نەخۆشم زۆر ناخۆشیم توش بووە خوای پەروەردگار زۆر تووشی تەنگانە بووم تو خوا بێ بە هاوارمەوە تۆ ئەرحەم الراحمینی خوای من کەسی تر شک نابم خوای هیچم نەماوە لە دنیادا خوای سەر بە ماڵی چێ داکەم وەڵی ئەو کاتێک کە کەس نەما بەهاناتەوە بێ ئەو کاتە دڵنیابە لە هەموو کاتێ لە خوا نزیکتری قەت دڵتەنگ مەبە براو مسلمانم خوشکی مسلمانم بینەر و بیسەری ئەموتارە قەت دڵتەنگ مەبە ئەو کاتەی هیچ کەسێک نەما پەنای بۆ بەری بە زەید بەبێ کەسی و بێدەری خۆت داهاتەوە دڵنیابە لە هەموو کاتێ زیاتر دەرگای ڕەحمەتی خوا لەسەر دەکرێتەوە کەسی بێ کەسان کە ئەڵڵایە دێ بە هاوارتەوە حەزەتی ئەیوب ئەوا بە خاکیانە لە خوا پاڕایەوە خوایان کەسێکم نەماوە فریام کەوێ خوایە خۆت فریام کەوی جا سەیری قورئانکەن نافەرمێ دوای چەند ساڵێک فەستەجەبنا لەهو هەر دەست بەجێ وەڵامماندایەوە سبحان الله هێشتا دەستەکانی دانەگرتبوون هێشتا زمانی بە دوعاکەوە بوو فەستەجەبنا لەهو یەکسەر وەڵامماندایەوە چیمان پێبەخشی فەکەشەفنا ما به من ضر فەکەشەفنا ما به من ضر تەنگانەکەمان لەسەر لابرد شیفای نەخۆشیەکەماندا قەت نەڵێ ئەم نەخۆشی من شیفای بۆ نایە قەت بڵێ بەخوا زەحمەتە ئەیوب پێغەمبەر هەموو حەکیم و دکتۆرەکانی سەردەم ئیزنیاندا بوو کە تازە تەواو عیلاجی نییە هەموو کەس لێی وەڕس بوو تەواو قەت بێ ئومێد مەبە لە دەرگای ئەرحەم الراحمین ئەم شەو شەوی قەدرە ئەم شەو شەوی قوڵبوونی دوعاکانە بەویستی خوای پەروەردگار ئەو کەسێک کە مەویز بووی دەڵێت دکتۆر تەواو ئیزنی دام ئەم شەو وەرە وەکو ئەیوب لە خوا پاڕێەوە دڵنیا بە فەستەجەبنا لەهو ئەڵڵا وەڵامت دەداتەوە یەکسەر خوای گەورە فەرمووی جەستەمان ساغ کردەوە بەچی بە ئاسانترین شێوە خوای گەورە فەرمووی هەر ئەو ئاوەی لە بن پێتە هەڵقڵاوە هەر هەستە بەو ئاوە خۆت بشۆ هەر بە ئاوێکی ئاسایی خۆت بشۆ سبحان الله جەستا هەرچی ڤایرۆس و میکرۆب لە جەستەیان نەما ڕزگاری بوو تەواو بوو حەسایەوە ئەی خوایە گیان لێت بە زیاد بێ ئەوە منم بە قاچەکانی خۆم دەڕۆم ئەو منم دەستەکانم ئیش دەکە ها جاری وایە ئینسانێک لە قاچ کەوتووە عقلی تەسەور ناکە من جارشکە بە قاچەکانی خۆم بڕۆم هەر هیچم ناوێت لە دنیادا فەکەشەفنا ما به من ضر ئەو هەموو ئازارە ئەیوب کە سەیری خۆی دەکرد یەک ئازارم نەماوە ئەی خوایە گیان من بە ئارەزوی خۆم خواردن دەخۆم خۆ مەعیدەم نایەشێ خۆ دەستم نایەشێ خۆ چاوەکانم جوان دەبینن گوێیەکانم دەبیستن سەیری ئاوێنەی کرد پێستەکەم وەکو خۆی جوان بۆتەوە بۆ خوا ئاسانە فەستەجەبنا لەهو هەر دەست بەجێ وەڵامماندایەوە دووەم خەڵات واتەینا ئەهلەه ومثلهم معهم خوای گەورە فەرمووی لەوە دووە چەند کوڕ و کچی هەبوو هەمومان پێبەخشیەوە ئەوەندە منداڵی کەی بوو هەر ئەوەندە نا سەرۆت و سامانەکەشمان دایەوە هەرەوەی جارانی هەر ئەو مەڕووماڵات و کشت و کاڵە نا بەقەدەر ئەوەندەی جاران هەیبوو بۆمان دوو ئەوەندە کرد جاران هەژ منداڵی هەبوو ئێستا 16 منداڵمان پێبەخشیەوە جاران بەرهەمەکەی 1 و 10 دەبڕی ئێستا 1 و 20 دەبڕێ جاران مەڕووماڵاتەکەی ساڵی جارێک دەزا ئێستا 2 جار بەرهەم دەدا خوای گەورە فەرمووی کە دەرگای ڕەحمەت کرایەوە ئەرحەم الراحمین دوو ئەوەندەمان پێبەخشیەوە پەروەردگار دەفەرمێ ڕەحمەتەن من عندنا ئەوە ڕەحمەتی خوایە ئەو خوای کە لە نەبوونەوە شتەکانت پێدەبەخشێ هەر خۆی تۆی لە نەبوونەوە دروست کردووە ئەو خوای کە نەخۆشی دروست کردووە ئەو خوای ڤایرۆس و میکرۆبی دروست کردووە کە تاقی کردیەوە وەکو ئەیوب بەڵام بە زەلیلی پاڕێەوە کاکە نەڵی خوایە گیانجا من چیم نەکردووە دەبێت خوایە چ گوناحێکم کردبێ ئاخر تاوانم چی بوو ئەوە لە ئیماندار ناوەشێتەوە بۆیە ئەو قورئانی کە لەم شەوی قەدرەدا دابەزیوە ئەوێ بە دەرز بیخوێنین بەڕێزان بە ئایەت بیکەین بە کردار لە ژیانماندا عەرزم کردن قەت بە کەسێک نەڵی ئەوەکی ئیفلاسی مادی کرد و لە شەو ڕۆژێکا سەروەتەکەی نەما خوازانە چ گوناهێکی کردووە ئێمە زۆر جا و قسانە دەبیستین والله هەموو ڕەمەزان بە ڕۆژ و بی هەموو شەوانی قەدر دانیشتبی بە یەک قسەی ئاوا دایدەنێیتەوە هەموو شەوانی قەدر لە مزگەوت و ماڵی خوادار تا بەینی شەو نوێژت کردبێ ئەم قسە ناڕەوایە بەرامبەر بە کەسێک بکەی کە ئاگەر لە حاڵی نییە کەواتە تۆ لە قورئان حاڵی نەبووی ئایا ئەیوب چ تاوانێکی کردبوو چ سەرپێچێکی پەروەردگاری کردبوو پێغەمبەری خوا بوو یان فڵان کەس کورە خوا ئەزانە خوا عیقابی چی لێسەنێ ئەوە بۆیەوە زەلیلی کردووە نەخۆشیەکەی چارەسەری نییە ئەینا چ دکتۆریان پێ نەکرد
نا خوا دەفەرمێ ڕەحمەتی منە قەت لە ڕەحمەتی خوا ماویزمە بە ئیمانداری بەڕێز ئەمجا دەفەرمێ وەذیکرا للعابیدین هەر کەسێ بەندەی ڕاستەقینەی خوا بێ هەر کەسێ بەدڵ لەگەڵ خوای خۆیدا پاک بێ ئەم باسی ئەیوبە خوا دەفەرمێ بۆیە بۆم جێڕانەوە تا قیامەت بەردەوامتە لە ناوتاندا کەس مەویز نەبێ لە ڕەحمەتی خوا وذیکرا للعابیدین دەنگ و باسێکە بیجێڕنەوە باسی بکەن بۆ یەکتر بیخوێننەوە لە قورئانە بیکەن بە بەرنامەی ژیانتان هەر کەسێک لەگەڵ ئەڵڵادا بێ خوا لەگەڵیا دەبێ ئەمە بۆ هەموو کەسێکە ئەها قورئان چەند وردە لەوانەیە من تو بڵین بەسەوە بۆ حەزەتی ئەیوب پێغەمبەر بوو خوا فەرمووی وەذیکرا للعابیدین تا قیامەت لە ناوتاندا دەمێنێتەوە دڵخۆش بە ئەو کەسەی کە لێ قەوماوی ئەو کەسەی لێ تنگانەدای ئەو کەسەی ضڕ بەڕاستی ناڕەحەتی بەویستی خوای گەورە هەر ئەم شەو دڵخۆش بەخوا دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە خوای گەورە دێتە خوارەوە لە ئاەتەکاندا هەر لە سوڕەتی ئەنبیا پێغەمبەراندا کەسانێک هەن لەناو تاریکیدان کەسانێک هەن لەناو هەموو کارەبادا لەناو هەموو سووریا و گڵۆپی دنیادا لەژێر تیشکی ئەو خۆرە زێڕینەدا کەسی سوبحان الله دڵی لەناو بیرێکایە بەس ئەوەندە دیارە بەس گرفتەکە دەبینێ ئەم هەموو دنیاە لەناو دڵی ئەوە جێگەی نەماوەتەوە بچووک بووەتەوە ئەو مشکیلەی ئەو هەیەتی دەڵێ قەت ڕزگارم نابێت خوا تاریکی لەسەر تاریکی گرفت لەسەر گرفت ئەمیان چارەسەر کەم پەلاماری ئەمیان دەم چی بکەم خوای گەورە نمونەی یونس پێغەمبەر دێنێتەوە لە سوڕەتی ئەنبیادا لە دوای ئەیوب باسی یونست بۆ دەکا دەفەرمێ ئەو کەسەی بەناحەق گیراوی لەودی و شیشی بەندیەکانەوەی ئەو کەسەی نەخۆشی نەفسی و دەرونیت هەیە ئەم دڵت بە هیچ ناکرێتەوە چەند عیلاجی نەفسیت خوارد چەند دکتۆرت کرد هیچ شتێ دڵت خۆش ناکە لەزەت لە هیچ ناکەی لەناو تاریکیەکاندای هەموو گرفت چوادەوری تەنیوی تۆش ناڕەحەت مەبە تۆش مەویز مەبە لە دەرگای ڕەحمەتی خوا تۆ موسڵمانی لە شەوی قەدرا قورئان دەخوێنیتەوە ئەم شەوە قورئانی تیا نازڵ بووە خوا دەفەرمێ پێغەمبەرێکم هەبوو یونس پێغەمبەر چۆ ناو دەمی حوتەوە ئالەو تا کاتەدا لەناو فەنادا فی الظولومات نەک ظولمات ظولومات جەمعە یعنی ناو سێ تاریکیدا بەلانی کەم سێ تاریکی ناو دەریای تاریک ناو شەوی تاریک ناو سکینە هەنگ بەو تاریکی و گەرمیە بەڵام لەوێدا دوعای کرد پاڕایەوە فەرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين یا ربی خوای پەروەردگار سند بە گەوری و بە پاچی تۆ من خۆم ستەمم لە خۆم کردووە خوای تۆ قەت ستەم لە بەندەکانت ناکەی ئێمە باسی خاشی بوونمان کرد لە پاڕانەوەدا مەڵێ خوای گەورە بۆ وای لێکردم بڵێ خوای دیارە خەلەلێک لە خۆمەوە هەیە ئەوە یونس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر دیارە خەلەلێک لە کارەکەدا هەیە یا ئەڵڵا خەلەلێکەوە من نایزانم بەڵام تۆ دەرگام لێ بکەیەوە من دادەنێم بۆی من تاوانبارم بەڵام تۆ ئەرحەم الراحمینی خوای گەورە یەکسەر دەفەرمێ فاستەجەبنا له وەنەجەیناه من الغەم هەر دەست بەجێ ئێمە وەڵامماندایەوە لە غەم ڕزگارمان کرد ئەم ئاەتە باسی غەم و پەژارەیە هیوا هەیە لە دنیادا لە هیچی کەم نییە بەس خەم خواردوویەتی دایمە کەسێکی خەمەوەکە خەم ناخی خواردووە أم دعاء بكى لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم أجا القرآن بس أمن دبويايا منو تودا ما نقول أو بس بو حزتي يونس بيغمبر بوا بلام شون لباسي حزتي أيوب فموي وذكرى للعابدين لرجل هذا فمي وكذلك ننجي المؤمنين ونزاني وإلى القرآن بس بو بيغمبر كان بوا يق بيشي توي إيمان دار تا قيامت كاتك جيشتي أو بري تنقانو تاريخ كان ناوميد ما بلا درجة رحمتي إخوة بس دلیلی لخوا پاره و خوا درگال لێ دەکاتەوە کەسانێش کە هەر منداڵیان نابێ تەمەنیان زۆر تێپەڕی و منداڵیان نابێ خوا لە سوڕەتی پێغەمبەران ئەنبیادا عەرزم کردن ئاەتەکانی 83 بەرەو 90 و 91 بخوێننەوە باسی زەکەریا پێغەمبەر دەکات وزكريا إذ نادى ربه ربي لا تذرني فردا وأنت خير الوارثين يا ربي خواي پروردگار بتنها مم هێڵەوە خۆ من دڵنیام ئەگە ئەولادیشم نەبێت تۆ پەشی کەس ناخەی وأنت خير الوارثين بەڵام خۆیان دڵم خۆشە منداڵێکم هەبێ پەیامی خوا بگەێنێ لە شوێنەکەم بانگەواز بۆ دینی خوا بکە خوا بێی بە هاوارمەوە جا لە سوڕەتی مەریەمدا ئەمە ئاەتەکان لە سوڕەتی ئەنبیادا دامجا بڕووبگەڕێەوە بۆ سوڕەتی مەریەم چۆن دەفەرمێ خوای پەروەردگار إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا خوايا جان سرم سبي بوا وكو يعني حد لي قارچکی سپیە خوای گیان پشتم چەماوەتەوە ئێسقانەکانم پوکاونەوە هاب زەلیل بە لە بەردەمی خوادا عیزەتدار بە بەرامبەر بەندەکانی خوا بەڵام کاتێکە لە خوا دەپاڕێتەوە بە ئەو پڕی زەلیلیەوە
زەکەریا پێغەمبەر چۆن دەپاڕێتەوە یا ڕەبی خۆیان پیرم خۆیان پەککەوتەم ئێسقم پوکاوەتەوە قژم هەمووی سپی بووە خۆیان خێزانەکەم بە هەموو دکتۆر و دەرمانی دڵیان مناڵی نابێ بەڵام خۆیان قەت من مەویز نیم لە دەرگای ڕەحمەتی تۆ خۆیان ئەولادی ساڵحم لە تۆ دەوێ خۆیان دەمەوێ خۆی گەورە بۆ ئەویش دەفەرمێ فاستجبنا له جا سيدي سبحان الله حمو پیغمبرکان فاستجبنا له دز بجا وڵام مان دایەوە ووهبنا له يحيى من پێ بەخشی واصلحنا له زوجه ئەو ژنەی کە قەت بوو منداڵی نابێ بۆ خوا ئاسانە ژنەکەیمان بۆ چاک کرد ژنەکەمان لە نەزۆکی ڕزگار کرد تۆش مەویز مەبە لە دەرگای ڕەحمەتی خوا تۆش مەویز مەبە هەموو گرفتەکانی ئەم ئومەتە ئەم مرۆڤایەتیە لە سوڕەتی ئەنبیادا خوای گەورە ئاوا بۆمان باز دەکات چێ هەیە گرفتەکانی لەم خاڵانە کە من باسم کرد لەو سوڕەتی ئەنبیادا دەرچێ بەڕێزان چێ هەیە گرفتەکانی هەمومان هەر ئەوەن خوا هەموو یەک بە یەک دەفەرمێ فاستەجەبنا لەه دڵنیابە تۆ ئەوا لێم بپاڕێەوە دڵنیابە وەڵامت دەدەمەوە لێرەدا دیسان پرسیارشکە دروست دەبێت هێشەشکە دەڵێت بەخوا وەڵڵاهی مامۆستا بەو خوایە وەکو ئەو پێغەمبەرانە لە خوا پاڕاومەوە ئەوەی تۆ دەڵێ ئەوام کردووە کەچی سوبحان الله ئەوەی من داوای دەکەم خوای گەورە نەیداومێ دیسان وەڵام هەیە ئیسلام بۆ هەموو شتەکان وەڵامی پێیە بەڕێزان جاری وا هەیە تۆ داوای شتێکت کردووە داوای شتێکت کردووە بەعین بە فڵان شت خوای گەورە ئەوەی نەداویە بەڵام دڵنیا بە پێی داوی چۆن تۆ داوات کردووە یا ڕەبی خوای گەورە بۆ نمونە ئەوەندە پارەم بدەیتێ بڕێکی دیاریکراو پارەم بدەیتێ خوایە گیان خوای گەورە ئەم پارەی نەداوە بە تۆ بەڵام لە مقابلی ئەو پارەدا بەقەدەر ئەو پارە واللهی بەڵاو نەخۆشی لە کۆڵ کردویتەوە جاری وایە دڵی خوای گیان خۆزگە ئەمڕۆ 500,000 دەستکەوتایە لە بەیانی کە لە مزگەوت چوومە دەرەوە لە نوێژبیانی یا ڕەبی خوای گیان ئەمڕۆ ئیشە بکەم 9,000,000 دینارم دەستکەوێ ئەو هەڵی لەوانەیە خەیاڵات بێ بەڵام واللهی ئەو دوعای تۆ ئەگە بەدڵ و بە ئیخلاس کرا بە لای خوا وەرگیراوە بەڵام ئێوارە گەڕایەوە 20,000 پەیدا نەکردو لە ئیشەکەدا 10,000 دەست نەکەوتووە ئەم قسانی من لە حزوری تۆدا خوای گیان چوون بۆ کوێ ئەزانی ئەگە تۆ نەخۆش کەوتیایە وەڵڵی نەخۆشیتان نەبینی و خێزانەکەت نەخۆش بووە منداڵەکەت نەخۆش بووە بۆ خۆت کلیەکت کەوتوتە ئازار حکومەتیش خەستەخانە و مەستەخانە هیچی نەماوە هەر شیعەیەکت بۆ فەقیر ناگیرێ ئەچێ خەستەخانەیەکی ئەهلی بە 500,000 تخوا دەیتە دەرەوە ناوەڵە هەر 300,000 ئەشیعە و 100,000 50,000 سۆنەر و فڵان دەرمانی 200,000 و جاخوا بکەم پێشی چاربی خوای گەورە بە بەرەکەتی ئەو دوعایی کە تۆ بەدڵ و بەجیان کردو تا بای 500,000ەکەی کە داوا لە خوا کردووە نەخۆشی لەسەر لابردووی واللهی قازانجت بووە هیچ حەبوو دەرزی و دەرمانیش و سۆنەر و ئەشیعەشت بەکار نەهێناوە و دڵیشت ناڕەحەت نەبووە و ماڵ و منداڵیشت سەلامەت بووە دوعاکەت جێگای گرتووە یان لە مقابلی ئەوەدا خوای پەروەردگار منداڵەکەتی لە ڕووداوێکی هاتووە پاراستووە سیارەکەتی لە ڕووداوێکی هاتووە پاراستووە کە ئەوەی تۆ داوات کردووە لە خوا دەفعی بەڵام مصیبەتێکی بەو دوعایە لەسەر کردووی یان خوای پەروەردگار بەرەکەتی خستۆتە ئەو کەمەوە کە هاتەڵی خوای گیان واللهی بەم معاشە کەمەکە بە 2 مانگ نادرێ خوا بەم بێبکار و کەسابەتیە خوا دەرگای ڕزق و ڕۆزیم لێ بکەیتەوە جاری واسەیەکی هیچ پارەشت دەست نەکەوت ئەی ئەو هەموو دوعانەی کە کردم خوا بەرەکەت دەخاتە ئەو کەمەوە کە تۆ هاتە ئەوە بەرەکەتی ئەو دوعانەیە بەرەکەت چییە یعنی بەرەکەت شتەکە زۆر کەمە خەڵک 5 کیلۆی کڕیەوە تۆ 1 کیلۆت کڕیەوە سوبحان الله لەسەر سفرەکە لێشتان زیادە و پێشی تێر دەخۆن و بەدڵی خۆشیشەوە دەیخۆن بەرەکەت ئەوەیە دوای ئەوەی کە لێ دەبیەوە هەست دەکەی مرتاحی هەست دەکەی خۆشحاڵی چەند ساڵە داوا دەکەی خوای گیان تۆ بڵێ ڕۆژێ من 100 مەتر عەرزم لەم سەرخاکی خوادا هەبێ و لە کرێچێتی ڕزگار بم خۆم ژنەکەم منداڵەکانم هەر هەمومان خوای دوعا دەکەین مامۆستا لە مزگەوتا دوعای بۆ کردن خوای ڕۆژێ لە کرێچێتی ڕزگارمان بێ ئەی خوای کوا دوعاکانم ئەزانی خوای پەروەردگار سنەنی کەونی تێک نادا ئەو پارەی کە تۆ وەری دەگری بەم زروف و بەم اقتصادی ناڕەحەتە زەویەک ناکە بەڵام دوعاکانی تۆ دەزانی گیرابوون لای خوا بەچی ئەسڵی ماڵ و خانووی پێبەخشیوی ئەسڵی ماڵ و خانوو سوکنایە سەکەن یعنی چی یعنی ئارامبوون یعنی خۆشحاڵبوون تۆ ڕاستە لە کرێچی دای بەڵام خێزانەکەت خۆشبەختە خۆشحاڵن بە دەوریەکەوە ڕێز لە ناو ماڵەکەدا هەیە ڕێز هەیە حرمەت هەیە دڵشادی هەیە ڕاستە کرێچین و مانگانە ناڕەحەتن بۆ کرێکەی خاوەنی ماڵ و خۆتان نین بەڵام خێزانەکەت هەڵنەوە شاوە کچەکەت ڕووی لەولانیە و کوڕەکەی ڕای نەکردووە لە ماڵ و خێزانەکەت ڕووی لێ وەر نەچەرخاندووی پیاوەکە لێت تووڕە نییە خوشکی بەڕێزم لەسەر سفرەیەکی هەژارانە کۆبوونەوە بەڵام ئەو پەڕی دڵتان خۆشە ژووری نووسنی کوڕکشەکانت دیاریکراو نین هەموو یەک ژوورە بەڵام تەبان لە ناویەکە بەڵام محبەتتان هەیە بەڵام ڕێز لە نێوانتاندایە خوا مەچەند خۆشە
ئەمە ئەی چەند کۆشک و تەلاری گەورە هەیە کابرا خۆزگە بەو ماڵە فەقیرانە دەخوازێ نەکش لەگەڵ کوڕا ڕووی خۆشە نەگژن لەگەڵ پیاوە هەر یەکەی ڕووی لەلایەکە ئەو بەرهەمیەوە دوعای نەکردووە ڕاستە مادەی زۆر بۆ بغڕا بۆ هەر ئەسڵەن وا دەزانێت پێویستی بەخوا نییە بەڵام ماڵی لەدەستداوە بەس هەیکەلی هەیە خانووی هەیە بەڵام ماڵی نییە بەڵام تۆ کە خانوود نییە بەڵام ماڵت هەیە مرتاحی خۆی پەروەردگار پێی بەخشی یەکێ دڵێن نا وەڵڵا کاکە من ئەوانەم ناوێت نە لەشی ساغ نە خێزانی تەبانێت من پارەکەم دەوێت من دڵم خوایان ئەو پارەیەم دەیە خوای ئەو خانوم دەیێتر خوای گەورە ئاژاوم دەبوو خوای گەورە ئەرحەم الراحیمینە خوا تۆی خۆش دەوێت ئەزانی ئەگەر بداتێ ئەگەر ئەو پارەیەت بداتێ لوود بەرز دەبی وەڵڵی خۆ تووشی بەڵایەک دەکەی خوا تۆی هەر خۆش دەوێت ئەو هەموو پاڕانەوانت بە خەسار نەچووە خوای گەورە یەقینی هەیە ئەو ئۆتۆمبیلە دوا مۆدیلەی کە تۆ داوا دەکەی لە خوای گەورە لەو داشقەیە ڕزگار بێ مۆستەلەحی ئێرانیان والله ئەو ئۆتۆمبیلە مۆدیل بەرزت هەبێت لە خۆت بغڕا دەبی سێ چوار کەسکە لە پارچە دەکەی ئەمجا لەو دیوگرت و خانەوە دەبێت دەستی خەڵک ماچکەی خوای گەورە تۆ دەناسێ معدەنی تۆ دەناسێ خۆشیشی دەوی پاڕانەوەکانیشتی وەرگرتو بۆی لەو بەڵا گەورە تۆی ڕزگار کردو کە پێی نەبەخشیوی والله خوای گەورە یەقینی هەیە عیلمە خوای گەورە عەلیمە تۆ چاک دەناسێ بەرگەی دەوڵەمەندبوون ناگری ئێستا هەژاری ئەهلی مزگەوتی ئێستا هەژاری حەڵاڵخۆری ئێستا کەمت هەیە زینا ناکەی بەڵام خوای گەورەی عیلمی بەوە هەیە بە بەرەکەتی ئەو دوعانە پێت نابەخشێ بۆ والله ئەگەر دەوڵەمەندێک بی وەکو فڵان کەس دەچی لە وڵاتاندا زینا دەکەی لە شوێنی خراپە خۆت دەبینیەوە بەخوا و جار نوێژیش ناکەی وردەوردە جومعەش ناکەی بەخوا زەکاتیش نادەی خێریش ناکەی ماڵەکە لێ دەبێتە میکرۆبی دنیا و قیامەت لە ناوت دەبا خوای گەورە بۆیە ناداتێت چونکە تۆی خۆش دەوێت بەرهەمی دوعاکەت هەر وەرگیراوە ها قەت مەویست مەبە لە دوعا یان ئەمڕۆ ناداتێت پاشی 20 ساڵی کە دەداتێت چونکە ئەمڕۆ پێویستیت پێی نییە بەڵام دڵنیا بە ئەم دوعای بۆ هەڵگرتووی پاشی 20 دانە ساڵی تر فڵانشتت هەر پێ دەبەخشێ دڵنیا بە پێت دەبەخشێ بۆیە خۆشەویستم قەت لە دوعاکردنا ناومێد مەبە بەردەوام سوور بە هەر دوعایەکەت کرد بێ دڵنیا کە خوای پەروەردگار هەڵی گرتووە کاتەکەی دیاری کردووە بە مەسلحەتی تۆ بەکاری دێنێ زۆر دڵخۆش بین لەم شەوەدا کە شەوی دڵخۆش بوونە بە ڕەحمەتی خوای گەورە مستەلەحێکی زۆر جوان هەیە وشەیە کە دەڵێ هەر چەندە داواکەت جێبەجێ نەبووە بەڵام دوعاکەت قبوڵ بووە ئەم وتەیە دواتریش بیری لێ بکەنەوە زۆر دوعات کرد چەند ساڵ پاڕایتەوە ڕاستە داواکەت جێبەجێ نەبووە بەڵام دڵنیا بە دوعاکەت قبوڵ بووە مامۆستا یعنی چی؟ یعنی چی من ئەوەی کە داوام کردو جێبەجێ نەبووە کەچی خوار دوعاکەی قبوڵ کردوم بەڵێ بەڵگەت چێ مامۆستا بەڵگەم قورئانە دەچینە خزمەت قورئان لە سوڕەتی ئالی عیمران ئاەتی 35 ئافرەتێکی زۆر بەدین هەبوو ئافرەتێکی زۆر بەڕێز هەبوو چەند ساڵی زۆر لەگەڵ هاوسەرەکەیە ژیان منداڵیان نەدەبوو سبحان الله ئەم ئافرەتە قەت مەویست نەبوو لە دەرگای ڕەحمەتی خوا ڕۆژێکیان ئەوەندە بەکوڵ لە خوا پاڕایەوە إذ قالت امرأة عمران رب إني نظرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم هەستی کردووای ساڵانێک حاملەیە لە خۆشیانە دەستی بەرز کردەوە خوای گیان یا ڕەبی خوای مناڵێکی کوڕم پێ ببەخشی وعد و بەڵێن بێ ئەو مناڵێکی ئێستا لە سکمایە و کوڕە و تۆ کوڕێکم پێ دەبەخشی بەویستی خۆت شەر بێ بیکەمە خزمەتکاری ماڵەکەی خۆت خزمەتکاری دینەکەی خۆت محررا یعنی خالصا لەکە یا ڕەبی خوایە هیچی پێ ناکەم لە دنیادا بەس خزمەتی دینی تۆی پێ دەکەم بەو خوایە جا من ئەم کوڕەی کە تۆ پێم دەبەخشی یعنی یەقینی هەبوو کە کوڕی دەبێت من ئەم کوڕە نامەوێت لە پیریدا خزمەتم کە بۆیە داوا لێ ناکەم من کوڕم بدەیتێ داری گۆچانی دەستم بێ لە پیریدا کار و کەسابەتم بۆ بکە پارەم بۆ بێنێتەوە یا ڕەبی خوایە تۆ دوای ئەم هەموو ساڵە دەرگال لێکردمەوانە و ئێستا لە ناو سکی خۆمە هەست دەکەم مناڵێکی تایە ئەم مناڵە کوڕە خوای ژیان بیکەم بە خزمەتکاری دینەکەی تۆ نەزر بێ بۆ هیچ کاروبارێکی دنیای خۆم بەکاری نەهێنم فتقبل مني ئەوەندە یەقینی هەبوو کە منداڵەکە کوڕە دەبێ و لەدایک بوو خوای لێم قبوڵکەی خوای ئەم نەزرم لێ قبوڵکەی ئەمە خۆ نە سۆنەر هەبوو نە هیچ بۆ هیچ ئاگای لێ نییە خوای لێم قبوڵکەی إنك أنت السميع العليم ها قرآن عرضتان دەکەم بە وشە بە وشەیدی قەدەن خوای تۆ گوێبیستی ئەم قسانەی منی گوێبیستی ئەم دوعایانەی منی ئەم نزایی منی العلیم خوای زانای بەنیازی من بیسەری نظامی
زانای نیازمی خوای پەروەردگار نزا و نیاز ئەزانی من نیازم چییە خۆت ئاگال لە ناو ناخی دڵمە چەند بەدڵ دوعا دەکەم خوایە کوڕەکەم لێ قبوڵکەی خوایە بێتە سەر دنیا بە سەلامەتی ببێ بە خزمەتکاری ماڵەکەی تۆ بە مزگەوتەکەی تۆ مەسجد الئەقساکەت بگەێنەری دینەکەت خوایە گیان نۆ دانەمانگ ئەم ژنە ئاوا دوعا دەکە خوایە کوڕەکەم ساڵح بێ خوایە بە سەلامەتی بێتە سەر زەوی خوایە خزمەتکاری دینەکەی تۆ بێ نەزری تۆ بێ خوایە هیچی پێ ناکەم لە دنیادا زۆر جار هەبوو لە کوردەواریدا زۆر ژیانی زانانم خوێندوێتەوە کابرا یان ژنەکە یان مێردەکە یان بە یەکەوە توێ خوایە گیان ئەم مناڵەم کوڕ بێ لەدایک بێ وعد بێ هەرچی ئیش و کار بێ لەم دنیا پێی ناکەم پێی دەخوێنم دەیکەم بە مەلا مەلایەتیش بۆی ناپارە پەیداکە خوا بەس بۆی خزمەتی دینی تۆ بکات دەیان کەسە بۆ لەم کوردستانەدا لە پێشینانمان زانەکەمان ئەوە هاتوون کابرا کە زانیەتی خێزانەکەی حامیلەیە یان ئافرەتەکە کە زانیەتی حامیلەیە وەکو دایکی وەکو خێزانی عیمران یا ڕەبی خوایە ئەم مناڵم لەدایک بێ کوڕێکی ساڵحم پێ ببەخشی وعد بێت لەم دنیادا هیچم بەو کوڕە ناوێ هیچی پێ ناکەم خزمەتکار و وەقفێ بۆ دینەکەی تۆ بەس لە حجرەی فەقیهاتی بخوێنە بێتە مەلایەکی باش و خزمەتی دینەکەی تۆ بکە نۆ مانگ تەواو دەبێت ئافرەدی یەقینی هەیە کوڕێکی دەبێت ئەوەندە بە یەقینەوە دوعای کردووە فەلەمما وەضەعەتها کە منداڵ لەدایک بوو مامان ناوکی بڕی و تەسلیمیان کرد ئەرە چیم بوو وەڵڵا کچت بوو لەو کاتەدا دەهشەت دەیگرێت خوای گیان چۆن کچم بوو من نۆ مانگە لە تۆ دەپاڕێمەوە کوڕێکم ببێ من کوڕەکەم تەسلیم بە تۆ کرد خوای گیان چۆن شتی وا دەبێ قال ربي أني وضعتها أنثى والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى خوای وەچێ من کچم بوو سبحان الله دەهشەتێک دەیگرێ خوای چۆن دەبێ من کچم بێ ئەخە من ئەو کچە وەکو ئیشی کوڕانی پێ ناکرێ یعنی ئەو زەمەنە وا بووە خزمەتکاری مزگەوت و خادمی مزگەوت و خزمەتی دینەکە ئەوەی بە کوڕەکە دەکرێ بە کچەکە ناکرێ خوای گیان بەڵام خوا خۆی دەزانێت چی لەدایک بووە خوا زانێت چی پێبەخشیوی بەڵام لەو کاتەشا یەکسەر بە ئاگادێتەوە ناستەغفر الله خوای گیان ڕخنە لەکانی تۆ ناگرم بەخوا وإني سميتها مريم چێ ئەزانێ مەریەم یعنی چی چێ ئەزانێ مەریەم یعنی چی خوای من ئەم کچەم ناو نامەریەم یەکسەر دایکەکە پرسی کەسی نەکردووە پرسی هیچ مەلا و زانا و پێغەمبەرێکی نەکردووە یا ڕەبی خوای ئەستەغفر الله ئەو من دەڵێم چی يعني ناشکریم کرد من کچم بوو من نۆ مانگە چاوەڕێی کوڕێکم من ئەو هەموو داوایم لە تۆ کرد کوڕێکم پێ بەخشی ئێستا کچم بوو ئەی خوای تۆ قبوڵ نەکرد لە من نەنا خوای گیان وا ناوم نا مەریەم یەکەم کەس ناوی نرا مەریەم ئەو کچە بوو چی ئەزانێ مەریەم یعنی چی بەڵێ کاکی لێ بەڵێ ئافرین تەواو یعنی عابیدە یعنی خوای گیان گرنگ نییە کوڕ نییە قەیچێکا کچە گرنگەوەیە هەدەفەکەی من خواپەرستە ئەم کچەم ناو نەعابیدە مەریەم یعنی خواپەرست یا ڕەبی خوای خواپەرستێکی بە حەق بێ خوای لە شەیطان و لە داوی شەیطان بیپارێزە خوای گەورە نێتی ئەم ئافرەتەی قبوڵ کردووە قبوڵ ئەزانی باشتر لە کوڕچی پێبەخشی مەریەمی پێبەخشیم بەڵام مەریەم بوو بە چێ مەریەم بەبێتە دایکی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ عیسا وەکو ئادەم وایە إن مثل عيسى عند الله كمثل آدم ئەرێ چ کەسێک لە ئادەم گەورەتر و سەر سوڕهێنەرترە کەسێک کەس لە پێشەوە نەبووە عیسا لە هاوشانی ئادەمە ئەی ئافرەت مەویز مەبە خوا خۆی دەزانێت چی بۆ کردووی دوعاکەی تۆ جێگای گرت ئەگەر مەریەم کوڕ بوویایە قەت بەقەدەر ئێستا پلەی بەرز نەدەبەوە ئەبوو بە مزجەورێکی مزگەوتێکی ئاکەزایی و تەواو خوای گەورە جەکەی بۆ نووسی بەڵام ئەم ئافرەتە خوای گەورە ئەوەندە ئەم ئافرەتە لەگەڵ خوای خۆیدا پاکە مەریەمی پێدەبەخشێ ها ناویشی نا خواپەرست ئەبێتە دایکە پێغەمبەر بەڵام کام پێغەمبەر شای پێغەمبەران عیسای کوڕی مەریەم عیسایە کە بە ناوی دایکیەوە ناوندراوە عیسایە کە وەکو ئادەم وایە بە نەفخی خوای پەروەردگار لە دایک بووە بەبێ باوک لە دایک بووە گەورەترین موعجزە لە سەدە سەڵات و عەزەمەتی خوا بۆیە زۆر جا تۆی بەڕێز گەنجێکە دەڵێ خوای جان من تەوبەم کرد بوو وازم لەو حرامە هێنا وازم لەو حرامە هێنا والله خوای جان إنك أنت السميع العليم تۆ بیسەری من وعدم پێدای خوایە واز لەو نەزەرە بێنم لە زینا بێنم لە عەرە خواردنەوە بێنم لە نێرگە لە کێشان بێنم لە شوێنی خراپەکاری واز بێنم خوایە ڕوو لە تۆ بکەم بەڵام تۆش فڵان شتم پێ ببەخشی خوایە تۆش فڵان کچم پێ ببەخشی ئەو گەنجی وا دەڵێ خوایە تۆش دەوڵەمەندم کەی خوایە ئەوم پێ ببەخشی بەڵام کاتێک کە سەیر دەکا باشە خوایە بۆ پێ نەبەخشیم خوا پێی بەخشیوی خوا لەوە باشتری پێ بەخشیوی کە تۆ داوات کردووە بەڵام هەستت پێ نەکردووە ئەوە تەفسیری قسەکەیە کە وتمان هەر چەندە داواکەت جێبەجێ نەبووە بەڵام دوعاکەت قبوڵ بووە تێگەیشتن بەڕێزان لەوە
خێزانی عیمران داواکەی جێبەجێ بوو لای خوا کوڕەکەی بوو نە بەڵام دوعاکەی قبول بوو بەڵێ هەرچەند داواکەت جێبەجێ نەبووە بەڵام دڵنیا بە دوعاکە لای خوا قبول بووە بۆیە بەڕێزان شەوی دوعا قبول بوونە بەویستی خوای گەورە با زۆر دوعا بکەین هەمووشمان دەپاڕێنەوە یا ئەرحەم الراحمین یا الله بە هەموو ناوە جوانەکانت بە صیفاتە بەرز و باڵاکانت لێ دەپاڕێنەوە خوای بە بەزەیترینی بە بەزەیان یا ئەرحەم الراحمین هەر کەسێک لە ئەهلی ئەم مزگەوتە کە لەم شەوە پیرۆزەدا لەم شەوە پڕقەدرەدا لەم شەوی نازڵ بوونی قورئانەدا دەستەکانی بۆ لای تۆ بەرز کردوێتەوە دڵی لە عەڵ دوعاکاندا دەکوڵێ هەر کەسێ بینەری ئەم وتارەیە هەر کەسێ لە دوا ڕۆژە بیسەری ئەم وتارەیە یا ڕەبی خوایە هەر نیازێکی خێر لە دڵیەتی خوای بۆی بێنێجێ یا ڕەبی خوایە هەر نیازێکی خێر لە دڵمانایە خوای بۆمان بێنێجێ خوای ئێمە یەقینمان هەیە لە خزمەت سوورەتی پێغەمبەراندا بووین چۆن شیفای نەخۆشیەکەی ئەیوب پێغەمبەرت نارد خوایە هەر کەس نەخۆشە خوایە شیفای بدەیت یا ئەرحەم الراحمین هەر کەس زەلیلی سەر جێگای ڕەحمی پێ بکەیت خوایە هەر کەسێ لە دەرزی و دکتۆر و دەرمان مەویز بۆ وەکو ئەیوب پێغەمبەر بێ بەهانایەوە خوایە یا ڕەبی خوایە هەر کەسێک گرفتارە بەدەست مردنی منداڵەوە بەدەست جەرگ سووتانەوە خوایە باشتر لەو ئەولادانی پێ ببەخشیتەوە یا ئەرحەم الراحمین خوایە هەر کەسێک خێزانی هەڵوەشاوە وەکو ماڵی ئەیوب بە یەکیان شاد بکەیەوە خۆشی بخەیە نێوانیانەوە خوایە ئەو ژنوێردانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەیت یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک وەکو یونس لە تنگانەدایە لە ناو تاریکیەکاندایە لەو دی و شیشی گرت و خانەکاندایە لە ناو دڵێکی پڕ لە غەم و پەژارەدایە خوایە وەکو یونس پێغەمبەر بێ بە هاواریەوە یا ڕەبی خوای بێ بە هاوارمانەوە لە هەموو خەمێک لە هەموو هەمێک لە هەموو بەڵایەک لە هەموو موسیبەتێک لە هەموو تنگانەیەک خوایە ڕزگارمان کەی خوایە ڕزگارمان کەی بێ بە هانا و هاوارمانەوە یا ئەرحەم الراحمین چۆن بەدەمی زەکەریا پێغەمبەرەوە چووی لە ئەو پەڕی بێ ئومێدیدا کە لە هەموو دنیادا بێ ئومێد بوو بەڵام لە ڕەحمی تۆ ناومێد نەبوو خوایە ئەو کەسانی کە تا ئێستا منداڵیان نییە قەت لە ڕەحمی تۆ ناومێد نابن یا ڕەبی خوای مناڵی ساڵحیان پێ عەتاکەی یا ڕەبی خوای هەر کەسێک کە تا ئێستا مناڵی نییە ئەم شەو داوا لێ دەکەین بە کۆمەڵ خوایە مناڵ بەو کەسانە بەخشی کە تا ئێستا دایک و باوکی مناڵ نین خوایە ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوای ئەوانەی ئەولادیان هەیە ئەولادەکانمان ساڵح کەی خوای ئەولادەکانمان ساڵح کەی خوای ئەولادەکانمان سالار و سەنگین کەی خوای عیلم و حیلمیان زیاد کەی لە بەڵاو مصیبەت بە دووریان کەی بە ئاواتە خێرەکانی خۆیان بگەێنی یا ڕەبی خوای هەموو ئەو کوڕ و کچانەی بە حەیا و حرمەتن داوێن پاک و بە ئەخلاقن یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە پرۆسی هاوسەرگیریان بۆ ئاسان کەی خوای بە ماڵێکی خنجیلانی خۆیان شادیان کەی یا ئەرحەم الراحمین ئەوانەی هەتا ئێستا کرێچین ئەوانەی هەتا ئێستا خاوەنی خان و پارچە زەویەک نین خوایە بۆ تۆ ئاسانە هەم ماڵیان پڕکەی لە بەرەکەت و خۆشی و بەمانابوونی ماڵ خوایە هەم بە واقعیش ماڵیان پێ ببەخشی یا ڕەبی خوای ئەوانەی کەوا خاوەنی خانووی خۆمانین ماڵی خۆمانین بەرەکەت بخێ ماڵەکانمانەوە بەرەکەت بخێ ڕزق و ڕۆزیمانەوە بەرەکەت بخێ تەبایی خێزانمانەوە یا ئەرحەم الراحمین یا الله ئەو کەسانانی کە ناکۆچیان لە نێواندا ئیسلاحیان کەی ئەو دڵانی کە بەیەکەوە تەبانین خوای ئیسلاحیان کەی یا ڕەبی خوا ڕەحم بەم خاچی کوردستانەمان بکەی خوا ڕەحم بەم میلەتی کوردەمان بکەی خوا ئەم میلەتی کوردە زۆر بە حەق تۆ دەپەرستێ میلەتێکین کەسمان نییە جگە لە تۆ خوای جان لە ناکۆچیەکانی ناوخۆ بمان پارێزی خوا ئیسلاحی حاڵمان بکەی دادپەروەری بخێ نێوانمانەوە خوا دەرگای ڕزق و ڕۆزیمان لێ بکەیەوە لە بەڵاو ئاشوبی فیتنەی ناوخۆ بمان پارێزی لە خراپەکارانی شەڕخواست خوای بمان پارێزی لە فیتنەی دەوروبەر بمان پارێزی لە دوژمنانی ئەم دین و ژینی کوردستانە خوای بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە بەویستی خوا بەرەو لە ناوچوونە خوایە دەرگای ڕەحمەتت لێ کردوینەوە زیاترمان لەسەر بکەیتەوە خوایە ماڵەکانی تۆ کرانەوە بەسەرماندا دانەخرێنەوە خوایە ماڵەکانت دانەخرێنەوە خوایە بازاڕ و شوێنی کەسابەتەکان دانەخرێنەوە خوای پەروەردگار لە تنگانەداین بەخوا هەمومان لە تنگانەی گەورەداین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە خوای جان ئێمە غەیری تۆ هیچ کەسێک نییە ئەو کەسێک کە بێ کەسە تۆ خاوەنی هەموو کەسەکانی تۆ پشت و پەنای هەمومانی یا ئەرحەم الراحمین بێ بە هانا و هاوارمانەوە خوای گیان بێ بە هانا و هاوارمانەوە لەو کاتێک کە کەسمان نیە تۆمان هەی لە کاتی ڕوحکێشانە لە کاتی مردنە لە کاتی ناوگۆڕە خوا بێ بە هانا و هاوارمانەوە
ئەوانەی کە مردوون یا ڕەبی خوا لە گوناهەکانیان خۆش بێ ئەوانەی کەوا هاتوونەوە بەرقاپی ڕەحمەتی تۆ لە دایکان و لە باوکان لە خزم و کەسوکار لە هاوڕێ و ناسیاوان یا ڕەبی خوا لەم شەوەدا لە گوناهەکانیان خۆش بێ یا ڕەبی خوا لەسەر ئیسلامەتی ڕاگیراومان کەی خوا جان ڕوومان کردوتە ماڵی تۆ پشتمان کردووە لە ماڵی هەموو کەس خوا بە میوانی ماڵەکەت قبوڵمان کەی ئەم دەستانە نابێ بە خاڵی بگەڕێنەوە خوایە نابێ ئەم دەستانە بە خاڵی بگەڕێنەوە یا الله یەقینمان هەیە نابێ بە خاڵی بگەڕێنەوە یا الله یا الله یا الله يا شافي يا مجيب يا سميع يا عليم يا أرحم الراحمين نابي أو دستانا بخالي بقرنا ولا قابي رحمتي تو خويا چيمان داوايا بيمان بخشا خويا چيمان داوايا بيمان بخشا لهمو ناخوشيك لهمو نخوشيك لهمو بلايك لهمو مصيبة خويا بدور مانكا خويا أما فاتي كورونا وهمو فيروس نخوشيك لنا ومان دا لا بل يا أرحم الراحمين خويا رحم نكهر بأيما رحم بهمو مروفايتي بكا رحم بهمو جهام بكا رحم بهمو إنسانك بكا خوای ئەوەی چاکە چاکتریکە ئەوەی لار و لەوێرە هیدایەتی بدا یا تەواب ئەوەی تۆ بەکارە تۆبەی لە قبوڵکە ئەوەی ڕووی کردوتە ماڵەکەی تۆ خوای ڕووی تێکە ئەوەی هەنگاوێکا تۆ بەلای تۆ وعد و بەڵێنی خۆتە تۆ بە خێرایی بەلەو ڕووی دەڕۆی خوای لە گوناهەکانمان خۆش بە عەمەلێکی زۆر کەممان هەیە بەڵام ئومێدەوارین بە ڕەحمی بێ سنووری تۆ کە زۆری دەکەی خوای ئەم شەوی قەدری پیرۆز بێ خوای شەوێک بێ کە پاداشتی 1000 مانگ زیاترمان بۆ تۆ مارکرا بێ خوای ئێمە بە پاراستنی ژیانی ئەو خەڵکە ئەم شەوانە هەموو کۆ نەبووینەوە خوای تو ئاگال لە نێتی دڵەکانە خوایە قەت مزگەوتمان بەڕوودا نەخرێ قەت شوێن و بازار و کەسەبەتمان بەسەرادا نەخرێ خوای جان دڵەکانمان بەرامبەر یەک پاکەی نێتەکانمان بەرامبەر یەک پاکەی بینی خۆمان و خۆت چاکە یا ئەرحەم الراحمین آمين آمين يا مجيب السائلين يا أكرم الأكرمين يا أرحم الراحمين